یەکێک لە دیوە پڕماهێتەکانی هونەر توانستێتی لە کۆکردنەوەی گروپێکی زۆر لە دەوری یەک پەیامدا و هونەر وەک جموجۆڵێکی کۆمەڵایەتی هەمیشە پێشەنگی بانگەشەی هاوکاری و هەمئاهەنگی و پێکەوە ژیانی گروپە جیاوازەکانی نێو کۆمەڵگایە. بە هاوکاری ماڵی کولتوری ویساڵ و کەناڵی کوردان تیڤی لە دانیمارک گروپی ویساڵ سەردانی شاری کۆپنهاگنی پایتەختی دانیمارکیان کرد. هەر بەم بۆنەوە لە ڕێکەوتی 7 2012 ڕۆژی شەمە لە هۆڵی سەنتەری کولتوری جیهانی لە کۆپنهاگن کۆنسێرتێکیان پێشکەش کرد. ئەم کۆنسێرتە بە بەشداری هونەرمەندان ئارژەنگ سەیفیزادە سەرپەرشتیاری گروپ، سارەنگ سەیفیزادە دەنگبێژ، پدرام و ئومێد مستەفەوی بوو کە چەندین ئاواز و گۆرانی ڕەسەنی کوردی و فارسیان پێشکەش بە ئامادەبوان کرد. سەڵاو و ڕێزم هەیە بە هەمووی بینەرانی خۆشەویست لە هەر وڵاتێکە دەژن. لە لای خۆم و گروپی ویساڵ سپاستان دەکەم بۆ ئەرێنجی ئەم کۆنسێرتە جوانە لە دانمارک. بەتایبەت سپاسی تایبەتم هەیە بۆ کاک شەهاب بۆ بانکردنی ئەمە بۆ بانکردنی ئەمە. ئەمە زۆر شانازین کە ئەمان توانی بۆتان کۆنسێرت جا بکەین. ئینشەڵڵا لە ئایندێ بتوانین جارێکی تر لە خزمەتتان بێن لە شاری کۆپنهاگ لە وڵاتی دانمارک. سارەنگ خۆشکم گۆرانی بێژ ئەم گروپە ئومید ژێنیاری ئاڵاتەکانی کوبەیی و پرکەشن، کاک پدرامیش ئاسوفی تونبەکە. جێ ئاماژەیە ئەم گروپە خاوەنی چەندین ئەلبومی سیدی مۆسیقا و گۆرانی کوردین، لەوانە ناڵشکێنە، کۆنەهەوار، نەغمەی سازی سەر بە ئاغاز، گەڵای بەربا و ویر. هەروەها چەندین کۆنسێرتیان لەناو دەرەوەی ئێران پێشکەش کردووە و خاوەنی چەندین ڤیدۆکلیپن کە دوامینیان بە ناوی کوردستانە و بەم نزیکانە بڵاو دەبێتەوە. کوردان تیڤی کەناڵێکی لۆکاڵی سربەخۆیە لە وڵاتی دانیمارک کە لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری دانیمارک مۆڵەتی وەرگرتووە. ئەم کەناڵە کار بۆ ناساندن و برەودانی کللتوری کوردی دەکات. بخاطر خواهی غزال باستی ما درونی بخاطر خواهی غزال باستی ما درونی شوق دیدار تداریم شیدا شیدا درونی. کوردان تیڤی هەر لە سەرەتای دەست بەکاربوونیەوە لە ساڵی 2007ەوە چەندین بەرنامە و کۆڕی ئەدەبی و هونەری و پیشانگا و فیستیڤال و کۆنسێرت و هەفتەی کولتوری لە وڵاتی دانیمارک ساز کرد و گرنگی داوە بەنەوەی کورد لە ئەوروپا.
سەرجەم هەواڵە هونەریەکانی ئەم هەفتەیەمان پێشکەشکردن تا ئەڵقەی داهاتوو خواتان